بەڵێ پێشی ماوەیە کە چەندەهان بەردی شوێنەواری دۆزراوە بە قابارەی جیاواز ئەو بەردانە بەکار هاتوبوو کاتی خۆی لۆ دروستکردنی پردێک لە نێوان ڕووباری خازردا، نزمبوونەوەی ئاستی ڕووباری خازر و هەروەها ئیشکردنی کارگەکانی حەس و ڕەمل لەو ناوچێ بوو هۆکارێک زیاتر دەرکەوتنی ئەو پردەیە. ئەو پردانە بە درێژایی مێژوو لە چەندەهان سەرچاوەی مێژوو باز کراوە کە لەلایەن بە تایبەتی لەلایەن حکومی ئاشوریەکان لە ناوچە دروست کراوە. سەلمێنەری مێژووی ئەو پردەیە دۆزینەوەی پێشی چەند ساڵێک چەندەهان بەرد کە بە نووسینی میخی ئاشووری نووسراوە سەلماندنی ئەوەیە کە ئەم پردەیە لەلایەن ئەوانەوە دروست کراوە. هەروەها ناوچەیەکی گرنگە لایەنی دەتوانم بڵێم گەشتوگوزار و گەشتیاری ساڵانە بەدەیان کەس دەتوانێت بڵێم بە مەبەستی لێکۆڵینەوەی زانستی یان مەبەستی گەشتیاری بینینی شوێنی شەڕی گۆگامێلەکە کەونترین و گەورەترین شەڕ بوو لە نێوان ڕۆژهەڵات و ڕۆژئاوا لە ساڵی 330 پێشزاینی. ئەگەری هاتنی ئەم گەشتیان هەروە لێکۆڵینەوەی زانستی لە خۆیەوە دەبێتە گرنگی یان بایەختانی حکوومەت بەو ناوچەیە، هیوادارین حکوومەت گرنگی زیاتر بە ناوچەی سنووری قەزای بەردەڕەش بدە لەبەرەوەی ناوچەیەکی بەرفرەیە لایەنی مێژووی و لەلایەنی دەتوانم بڵێم لێکۆڵینەوەی زانستی چ لەلایەنی بیانیەکان و لایەنی خۆمانەوە یەکێک لەو ناوچانەیە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە سەرەتای نیشتە جێبوون یان کاری کوشت و کاڵی و ئاژەڵداری لەو ناوچەیە دەستی پێکردووە و هەروەها بەردەڕەش بە شێوەیەکی گشتی لە تۆماری شوێنەواری چ ئەوەی لەلایەن حکوومەتی ڕابردوو کراوە هەروە لایەن تیمە بیانیەکانی کە لە 2010 کراوە نێزیکەی بەردەڕەش خاوەن 500 ناوچەی شوێنەواری زۆر گرنگە لەسەر ئاستی کوردستان و عێراقدا.